هەڵمەتی دەست بە سەراگرتنی ماتۆرسکیل و ئۆتۆمبیلی بێسەرەتا لە پارێزگای هەڵەبجە کاردانەوەی خواردنگەکانی لێکەوتوتەوە. بەو پێی ئەوان تەواوی کارەکانیان لە ڕێگەی ماتۆرسکیلەوەیە و خواردنی خێرا دەگەیەنن. ئەوان دەڵێن پێویستە دایان گەنج نانبراو نەکرێن و ڕێگە چارەیەکیان بۆ بدۆزرێتەوە چونکە مەترسی لەسەر کارەکەیان دروست بووە. وێ ڕایەوەی کە ئێمە ئەم کارەکەین پێڕێوی ڕێنمایەکانی هاتوچۆین بە هەموو شێوەیەک چەندەها جار سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و بەڕێوەبەرایەتی پۆلیسمان کردووە کە بێن بەدەمانەوە بۆی بتوانین تابلویەکمان پێ بدرێت، بەڵام کە ئەڕۆینە ئەوێ شتەکەمان لە زۆر لەسەر قورسەکەن. بۆ مۆڵەتی شۆفێریەکە داوای بڕەپارەیەکەکەن کە با بڵین دوو لە سەرسی ئەو پارەیە کە ئێمە مانگانە و پێیەکەین. ئێستا یەشەکەمان کەوتۆتە بەرمەترسیەوە لەبەرێک کە ئۆردەر هەیە ڕۆژانە خەڵک داوای شتەکە داوای پێداویستیەکانیەکە، بەڵام ئێمە بەی ئەم بڕیارەوە ناتوانین زۆربەی جار ئیشەکانمان بکەین و ئیشی خۆمان پێ بڕێوەکەین بژێنی ژیانمان لەسەر و ئیشێ. پەیام پەیوەندی کرد بە وتەبێژی پۆلیسی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە. پیان ڕاگەیاندین سەرقاڵی ڕێخستنی کۆبوونەوەیەکن لەگەڵ خاوەن پیشە و دوکانەکانی خواردنی خێرا تا کۆمەڵێک ڕێنماییەیە پیان بدرێت، بەڵام لە ئێستادا لە بازاڕ و شوێنە گشتەکان ئەوانەی بێساڵانە و مۆڵەتی شۆفێرین دەستیان بەسەردا دەگیرێت. قرارێکمان نەدا لەسەری بە تەمان جاری ئامار وەرگرین زین چەند شوێنە دوایەوە دوکاندارەکان بانگ بکرێ مەرجەکانیان پێ بڵێن کەسەکە خاوەنی مۆڵەتی شۆفێری بێ ماتۆرسیلەکان ماتۆر ئەو تۆ ماتۆڕی تۆمارکراوە بن هەروەها بەدەی تایبەتیان لە بۆ دابین بکرێ یعنی کە جا بکرێتەوە دوکانی چێرە کەسە ڕەنگێکی خۆیە بێ لەگەڵ بەرجەکانی سەلامەتی شۆفێری کڵاو و دەستکێش و سەرژنەوە بابەتان ئێستا ڕێگە پێ نادەن تۆ بکرێت بۆی تووشی شەکە جێبەجێ بکرێ بەرنامەیەک هەیە کە ئەو شوێنانی کە ئیشی گاندنەکەن بانگ بکرێن و مەرجەکانیان پێبوت. دوو ڕۆژە لیژنەی ئەمنی پارێزگای هەڵەبجە هەڵمەتی دەست بە سەراگرتنی ماتۆرسکیل و ئۆتۆمبیلی بێسەرەتای خسۆتە بواری جێبەجێکردنەوە. لە بڕارەکەدا هاتووە بۆ جوانکردن و نیشاندانی سیمایەکی شارستانی ڕێگە نادەن ماتۆرسکیل و ئۆتۆمبیلی بێسەرەتا لە ناو بازاڕ و شوێنە گشتەکان بەکاربێنرێت بە پێچەوانەوە دەستیان بەسەردا دەگیرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.